بوونی ژمارەیەکی زۆر لە سەگی بێلانە لە کوچە و کۆڵان و شوێنە گشتیەکاندا وڵاتیانی قەزای سەی سادقی بێزار کردووە و داواکارن لەلایەنی پەیوەندیدار بە زووترین کاتە و گرفتە چارەسەر بکات. وەک دانیشتوانی قەزاگە باسی دەکەن ئەگەر بە زووترین کات چارەسەرێ بۆم گەلە سەگانە نەدۆزرێتەوە کە بێلانن کارەساتی لێ دەکەوێتەوە. ئەنی ڕۆژانە تووشیەوە بین کە مناڵەکانمان ناوێرن بچنە دەرەوە یان ئەگەر بچنە دەرەوە بێ چاومان لەسەریان بێت بۆی سەگێکی بێلانی زۆری تایە. داواش لە حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکەم کە کارێک بکەن، ینی چۆن پێیانە بکرێت، چۆن بتوان هاوکاری ئەو خەڵکە بکەن ئەم سەگە بێلانانە کەم بکەنەوە. کە سوکاری تە لەبەر ڕۆژ نەتەلەفۆن بۆ ئێمە نەکات مامەسا وەڵام مناڵەکەم دواکەوت وەڵا بە ڕادەیەکی وە، یعنی تەواو ئەوانیش وەڕەز بوون، ئێمەش بە هەمان شێوە وەڕەز بووین. بۆیە سوپاسی بەڕێستانەکەین کە بەدەمیەوە هاتوون و لە ڕێگەی ئێوە شوێمە داوا لەلایەنی پەیوەندیدارەکەن کە تۆزێک بەدەم ئەم ئیشەوە بێن بە حەقات بۆتە هۆی ئەوەی کە خەڵک زۆر لە دڵڕاکی و لە ناڕەحەتیا بژی. هەنێ خوێندکار هەیە پاسی گرتووە و هەنێ خوێندکار هەیە ڕۆژانە ناوێرێ بێت. ئێستا وەکو ڕەفیقێکی خۆم ڕۆژێ دوا کەوت لەبەرەوەی سەگ لەویا بوو نەوێرا بێت. وەک ڕەفیقێکی خۆم ڕۆژێکیان نەوێرا بوو بێ بۆ مەکتەب، دایکی نەهێڵا بوو بێتەوە بۆ مەکتەب وتی بووی مەڕۆرەوە قەیناکە باخیا بوودن سەگی لەویا بوو بوو خەری بوو پەلاماریدا بەڕاکردن لە ڕایکرد بۆ ماڵەوە. لەگە برادەرەکان بە پاسکیل هاتووین بوو ئەویا لەو سەوزەگیە دانیشتە بووین ئەوکو سەیرانە بە پاسکیلۆ دابەزین تۆزی دانیشین و سەگ دواماکەوە، یعنی تەنها لەو دقەیە ئەومان بەلەوە گرین بوو کە ئێمە گرنگی بە گیانی خۆمان بدەین بۆیە حەپاسلوشمان جێڵا، یعنی تەنها ویسمان وتمان خوایە بە ساقی بگەینەوە ماڵەوە هەرچۆنێ دەبێتتر دوای ڕۆشتن. یعنی من بەیانیان کەم بۆ ئێرە قوتابی شت دەبینم، یعنی بەدڵە ڕاوکی و بە سەرێحی و ڕادەکەن وێن و دەڕۆن تاکو شتێ ڕوونەدات. یعنی خۆم بەیانیان 37 تا 38 سەگم ژماردووە. سەرۆکی شارەوانی سەی سادەوە نەشاردەوە کە هەستیان بەبوونی مەترسی زۆری سەگ لە قەزاگە کردووە و شوێنی تایبەتیان بۆ کۆکردنەوەیان ئامادە کردووە. هەر کەسێکیش ئامادە بێت بۆ گرتن و ڕادەستکردنیان بۆ شوێنانە پاداش دەکرێت. لە ڕابردوو ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی سەی سادق شوێنێکی تایبەتمان بە کۆکردنەوەی سەگە بێلانەکان ئامادە کردووە و ئاگاداریمان بڵاو کردوتە سەبارەت بە کۆکردنەوەی ئەو سەگە بێلانانە و شوێنێکی تایبەت هەیە. هەروەها لە ئاگاداریەکەمانە ئاماژەمان بەوە داوە کە ئێمە بڕە هاوکاریەک لە بەرامبەر بە پێدانی گرتنی ئەو سەگە بێلانانە ئەدەین بە هەر کەسێک کە بتوانێت ئەو کارەمان بکات، چونکە وەکو سەرۆکایەتی شارەوانی تیمی تایبەتمان بە کۆکردنەوەی ئەو سەگە بێلانانە نییە. لە ئێستادا شوێنەکە ئامادەیەوە لەگەڵ تیمی ڤێتەنەریش قسەمان کردووە سەبارەت بە نەزۆکردنی ئەو سەگانە و بۆی لە زیادکردن بیان پارێزین. ئێستا شوێنەکە ئامادەیە هەر کەس و لایەنێک ئامادە بێ بۆ گرتنی سەگە بێلانەکان ئێمە وەکو ئەو بڕە هاوکاری وەک پاداشت پیانەدەین و شوێنی تایبەتمان بە کۆکردنەوەیان هەیە. ئەومان داوە کە بە زووترین کات کۆکردنەوەی ئەم سەگە بێلانانە کاری لەسەر بکەین بۆیە هەر کەس و لایەنێک ئامادەیەتیایە کە ئەو سەگە بێلانانە لەگەڵمان هاوکارمان بێ بۆ کۆکردنەوەیان ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی سەی سادق بە بڕە هاوکاریەک و وەک پاداشت پێدرێ. هەر کەسێک ئامادە بێت ئەو کارەمان لەگەڵ ئەنجامدا لە سبینەوە ئامادەی. بەڵاوبوونەوەی سەگی بێلانە لە کۆڵانەکان ڕووی لە زیادبوونەوە بووەتە دیاردا. چەندین کەسیش لە هەرێمی کوردستان بۆی پەلاماری سەگەوە ژیانیان کەوتۆتە مەترسی و ژمارەیەکیش گیانیان لەدەست داوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.